لەشکرکێشی سوپای تورکیا بۆ سەر کانتۆنی عەفرین دەستی پێکردو بۆم قۆناغەش جارێکی تر ئەزموونی حکومڕانی کورد لە بەشێکی تری بە زۆر دابڕێنراوی نیشتیمان کەوتەوە بەرشاڵاوی سوپای بێشوماری یەکێ لە زلهێزترین وڵاتانی ناوچەکە. بیانوەکانی حکوومەتی تورکیا بۆ لەشکرکێشی بۆ سەر کانتۆنی عەفرین هەرچیەک بێت دوجار هەوڵدانە بۆ لەناوبردننی ئەزموونی نەتەوەیەک کە زیاتر لە هەر کاتێکی تر لەم قۆناغەدا وەک نەتەوەیەکی بێپشتیوان دەردەکەوێت. ئەو وڵاتانەی کە هاوکاری ئەزموونی ڕۆژئاوای کوردستانیان دەکرد و وەک سەرەتایەکی گرنگی خۆبەڕێوەبەری سەرکەوت و باسییان لە هەنگاوەکانی ڕۆژئاوای کوردستان دەکرد لە ئێستادا وەک پێویست هەڵوێستیان نییە و لەم قۆناغەدا کوردیان بەتەنیا جێهێشت. گرنگی شاری عەفرین لە ڕووی هەڵکەوتەی جوگرافی و پێگەی گرنگی ئەم شارە بۆ داهاتووی کورد یەکێ لەو هۆکارە گرنگانەیە کە وای کردووە زۆرینەی وڵاتانی زلهێزی دنیا بێدەنگ بن و ترسیان هەبێت لەو شارەی کە بۆ داهاتووی کوردستان گرنگی زۆری دەوێت. بڕاستی مەبەستی تورکیا لە ناوبردنی ئاواتەکانی گەلی کورتە کە عەفرین وەکو شارێکی نزیکی دەریای سپیە نزیکی ئەوروپایە هەموو کەس زانێ کورد بەبێ دەواازەی لەگەڵ بەحر و ئەوانە کورد ناتوانێت هیچ شتێکی بکە. دنیا ئەمانەی لایەنی رووسیەکان ڕێککەوتن لە کۆنگرەی ئێستانە لە ئەوەی دوایی ئاخر ئەوە ڕێککەوتنێک لە نێوان ئیران و رووسیا و سووریا و تورکیا کرا بۆ ئەوەی کە ئودلب ڕادەستی سووریا بکەن و عەفرین ڕادەستی تورکیا بکەن. ئەمە کۆمپلۆیەکی نێودەوڵەتیە کە لە دژی عەفرین ئەکرێت بۆ ئەوەی کە نەدەرج دژی عەفرین لە دژی تەواوی گەلی کورد بۆ ئەوەی کە دەواازە نەمینێ کورد لە نزیکی ئەوروپا و جیهان و دەریای سپی. بەوتەی ئەندامێکی کۆنگرەی نەتەوەی کورد دابەشبوونی کورد و نەبوونی یەکدەنگی و یەکگوتاری هۆکاری سەرەکیە کورد هەمیشە لە بەردەم هەڕەشەی داگیرکەران دابێت. بەوتەی ئەوەندامەی کۆنگرەی نەتەوەی کورد لەم قۆناغەدا پێویستە هەمووان یەکدەنگ بن و ئامانجە نەتەوەیەکان بکەنە ئەولەوێتی هەنگاوەکانی داهاتوویان. لە ئێستادا کوردستان بە قۆناغێکی زۆر هەستیاردا تێدەپەڕێت. بێگومان پێویستی یەکبوونی کوردان یەکێک لە خاڵە زۆر گرنگەکانە بۆی بتوانین ئەم قەیرانە تێپەڕێنین و دوجار کورد لەم قۆناغەی ئێستادا لە گۆڕانکاریەشی گەورەی خۆی داهاتی کە دەتوانێت نەک هەر کار بۆ بەدیهێنانی خەونەکانی خۆی بکات بگرە خەبات و بەرخودانێکی گەورە بکات. بەداخەوە پلانگی ڕێک لە ئێستادا هەیە. پێمان وایە دەبێت گەلی ئێمە هوشیار بێت، پێمان وایە دەبێت هەمومان یەکدەست یەکتیم کار بکەین بۆ بەرەنگاربوونەوەی هەموو ئەو پلانە داگیرکاریانەی کە لەسەر گەلەکەمان دەکرێت بە تایبەت دەوڵەتی تورکیا کە لە ئێستادا بەداخەوە پێشڕەوایەتی دژمنایەتی گەلی کورد دەکات هەم لە باشوور هەم لە ڕۆژئاوا هەم لە ڕۆژهەڵات هەم لە ڕۆژئاوا کە تازەترین یانم پەلامارەی ڕۆژئاوایە کە بەداخەوە دوورە لە هەموو پێودانگێکی یاسایی و قانونی. بە درێژایی مێژوو لە قۆناغێکدا کورد لە بەشێکی خەونەکانی نزیک بوو بێتەوە لەلایەن بەشێک لە وڵاتانی زلهێز هەوڵی لە ناوبردننی خەونەکانی کوردراوە بەبێ گوێدانەوەی کە نەتەوەیەک دوای سەدان ساڵ لە خەبات مافی خۆیەتی بە ئامانجەکانی بگات. هەموو ئاماژەکان بەڕوونیەوە پیشان دەدەن کە لەشکرکێشی سوپای تورکیا بۆ سەر کانتۆنی عەفرین سەرەتا و دەستپێکی قۆناغێکی تری پیلانگێڕی نێودەوڵەتیە دژ بە خەونە لە مێژینەکانی نەتەوەیەک کە بێگومان مانەوە و سەرکەوتن و بەرخودانی کانتۆنی عەفرین لەلایەک شکست بەو پیلانگێڕیە نێودەوڵەتیە دەهێنێت و لەلایەکی تریش کورد وەک نەتەوەیەکی ئازاو دلێر بەسەر بەرزی دەهێڵێتەوە. هونە ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.